ناکرێ ئەمە دوای ئەو هەموو ساڵە ماندووبوون دوای ئەو هەموو ساڵە خوێندون و بینە و بەردە و خزمەتکردن ئێستا هیچ حسابێکمان لە بۆ نەکرێت لە کاتێک هەمووشمان هەموو مامۆستایەکان 22 بەشەوانە 24 بەشەوانە بەڵکو هەندێکیان زیاتریش دەنێنەوە و هەیە لە شوێنی دوورتر دێتن ئەو مامۆستایانەی کە لە شوێنی دوور دێن با بڵێن کرێ ڕێژ دەدەن ینی بەو پارەکەمە و بەو بێ وەزعی ئێستا بەڕاستی ناگونجێتن و ئێستاش لە حاڵەتی ئێستا هیچ کەس نەهاتە سەرخەت و هیچ کەس نەهاتیە بە بەهانای داواکاریەکانمانەوە تەنانەت کەس نازانێت ئێستا ئەمە چینە هاوکارینە گرێبەستین وانە بێژین چینە یعنی داواکاریمە ئێستا لێرە ئەوەیە یان وەکو مامۆستای سووریەکان بەشێک لە مامۆستای سووریەکان کە لە سنووری پارێزگای هەولێر 100 مامۆستای سووریمان هەیە گرێبەستی حکوومەتن ماگانە 500,000 وەرەگرن یان وەکو ئەوان بکرێنە گرێبەست یان بکرێنەوانە بێژی مەقتوع وەکو وانە بێژانی کوردستان چکە ناکرێ ئەمە هەر چاوەڕێ بکەین کێشەکانیان ئەوەیە ئەوانە بکرێنە سەر هاوشێوەی مامۆستایانی وانەبێژ چارەنووسیان یەکلا بکرێتەوە چونکە ئەوانە ناونیشانیان دیاریکراونێتە ئێستا و موچەکانیشیان موچەی جێگیر نییە ساڵانە مانگێک موچیان پێدرێت 3 مانگی دواتر موچیان پێ نادرێت ئێمە پاڵپشتیانەکەین و داوای ڕەوای ئەوان ئەگەین وەزارەتی پەیوەندیدار لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە قساکەین ئەوانە ناونیشانەکانیان هاوشێوەی ناونیشانی مامۆستایانی وانی بێژ لێ بکرێ و موچەکانیان بکرێتە خشتەی بچێتە نێو خشتەی مامۆستایانی وانە بێژ بۆی کە مانگانە لەسەری مانگ موچەیەکی شایستە وەربگرن و بە هەمان شێوە بۆ مۆڵەتی دایکایەتی مۆڵەتی نەخۆشی بە هەمان ئەو مافانەی مامۆستایەکی وانە بێژ مافی پێدراوە ئەم مامۆستایانش مافیان پێ بدرێت